لەسەر ڕۆباری تەنکاتورم لە قەزای مێرگەسووری سەر بە ئیدارەی سربەخۆی سۆران ڕێک 90 ڕۆژبەر لە ئەمڕۆ شەپۆلە بەهێز و بێڕەحمەکانی ڕۆباری تەنکاتور مامۆستا ئاڤێستای تەمەن 27 ساڵانی لەگەڵ خۆی برد و تاوەکو ئێستا چارەنووسی بە نادیاری ماوەتەوە. ئێمە وەکو پایتەخت میدیا لە بەیانی زووەوە بە تیمێک هاتین بۆ ڕۆمالکردنی دوایین هەوڵەکانی تیمەکانی بەرگری شارستانی سۆران و دەڤەری بارزان بۆ گەڕان بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستای تەمەن 27 ساڵان. هەڵمەتەکە تاوەکو کاتژمێر 6 ئێوارە بەردەوام بوو کە لە ڕێگەی 100 کارمەند و ئەفسەری بەرگری شارستانی سۆران و دەڤەری بارزانەوە ئەنجام درا کە بەسەر 20 تیمدا دابەش ببوون. هەر یەکێک لەو تیمانە مەودای کیلومترێکیان بۆ دیاری کرابوو تاوەکو لەو مەودا بەچڕی بگەڕێن بۆ ئەوەی سۆراخێک لەسەر تەرمی مامۆستا ئاڤێستا بەدەست بهێنن، بەڵام دوجار هەوڵەکانیان بێسوود بوو. من قسەم لەگەڵ مقەدەم کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران کرد، ئەو ئاماژەی بەوە کرد هەرچەندە بە فەرمی گەڕان بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستا کۆتایی پێهات و کەیسەکە داخرا، بەڵام تیمەکانی ئەوان بەردەوام دەبن لە گەڕان لە ماوەی هەفتەیەکدا جارێک یاخود زیاتر لەسەر ڕووباری تەنکاتور چاودێری تەرمی مامۆستا ئاڤێستا دەکەن. هەڵبەت دەستپێکردنەوەی وەرزی ڕاوی ماسی یەکێکی ترە لەو هۆکارانەی کە ئاسانکاری دەکات تاوەکو تیمەکانی بەرگری شارستانی خێراتر تەرمی مامۆستا ئاڤێستا بدۆزنەوە یاخود سوراخێکی لێ وەچنگ بخەن.